زۆر باشە کە هەر پێنج لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان بکە بریتین لە پارتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و یەکەتی چیتر ئەو خەڵکە چاوەڕێ نەهێڵن بە یعنی بگەنە ڕێککەوتنە کە لە بەرژەوەندی گەل و میلەت وابیتن سەوێرە بکەن کە بۆ جارێکم سەرۆکاتی هەرێم درێژ بکرێتە باشان بین ئەو هەموو چاکسازانە لە هەرێمی کوردستان بکەن ئەو هەموو گەندەڵیانە و ئەو بێموچەیە بێپارەیی و بێکارەبای بێ هەموو شتێک لەلایەن هەموو شتێکەوە ینی داواکان لۆخاتی ئەو خدای لەبەر خواتی خوێنی ئەو شەهیدانە ڕێک بکەون با ئەو ملەتە بەحەسێتەوە نەک سبەینێ دەربە دەرومادێنانی و ئەولا بکرێ حەزەکەین و پێک بین وەکو برایە ملت هەمووی پێخۆشە بگەنە ئێک ڕێک و پێچی پە سازانەکی زەماوەری حیزبی هەموو خەرکێکە لایەنەکان هەموو ڕازی بن دا ملەتش قەنەعەتی بێتن بەسە بەڕاستی یانی خەرکێکە بێزار داواکاریم ئەوە ینی پێک بهێن بڵاو ملەتەش وسا ڕازی نەبیتن ینی ئەمە زروفێکی نەخۆش دا زروفێکی قەیرانی ئابووری هەتا ئێستا پێشنیاری نەفەرەکیان نەکردیە کە سەرۆکی هەرێمی غیری کاک مەسعود کەسی نییە پێویستە یان لەسەوەی ڕێک بکەون کە سەرۆکی هەرێم بمێنێ وەکو خۆی داواکاریمەوە لەسەر سازدانێکی تافق بگەنەیەک ئەگەر هەر نەگەشتنەیەک انتخاباتی پێشوەقت بکرێ سەرۆک لەلایەن زەماوەر